لەگەڵ نزیکبوونەوەی تەواوبوونی بیمەی تەندروستی هەندێک لە ڕەگەزگۆڕاوەکان کۆمارەکان لە ویلایەتی میزۆری جەخت لە دژایەتیکردنەوەی چاودێری تەندروستی ڕەگەزگۆڕاوەکان دەکەنەوە. ئەو کەسانە بەناچاری پەنا بۆ ماڵپەڕی دەرمانسازی بیانی دەبن بۆ کڕینی ئەو هۆرمۆنانەی کە پێویستیان پێیەتی. ئەو ترسە ماوەیەکی زۆرە لە ئارادایە. هەر کەسێک توانیوێتی زۆرترین هۆرمۆنی ئیسترۆژین وەربگرێت هێندەی ئیسترادیۆل لە ڕێی دەرزیەوە ئەوە قورسترین شتە بۆ بەدەستهێنانی، بەڵام کاریگەرین شتیشە. لە مانگەدا لە ویلایەتی میزۆری نیگەرانیەکان لەو بارەیەوە پەرەیسەند دوای ئەوەی داواکاری گشتی کۆماریەکان یەکەم یاسایەکی فریاگوزاری دەرکرد کە سنوردارکردنی تون دەخاتە سەر چاودێریکردنی منداڵانی خوار تەمەنی یاسایی و گەورەکانیش. هەموو ئەو کەسانی کە ڕەگەزی خۆیان گۆڕیوە من دەیان ناسم بیر لەوە دەکەنەوە لە داهاتوودا ئەم وڵاتە بەجێبهێڵن بەڕادەیەکی زۆر ئاوا بیر دەکەنەوە. ئێمە هیوادارین لە دەدگاکەندا یەکلایی بکرێتەوە، بەڵام بەمەرجێک ئەوە ڕوونەدات هەمومان پلانی جێگرەوە دادەڕێژین بۆ ئەوەی چی بکەین. لە کاتێکدا هەندێک لە پزیشکەکان دەڵێن خۆچارەسەرکردنی چاودێری تەندروستی ڕەگەزگۆڕاوەکان مەترسیدارە، بەڵام ئەوان نیگەران و دەڵێن هەست دەکەین لەلایەن سیستمی چاودێری تەندروستی ئەمریکاوە پشتگوێ خراوین و هیچ بژاردەیەکی دیکەمان لەبەردەستدا نییە. دەبێت هەندێک جار بڕێک تاکتیک بەکاربهێنین بۆ ئەوەی دەرمانەکەمان لە پزیشکەکانمان وەربگرین. زۆر جار دەبێت سەردانی پزیشکەکانی تر بکەین، چونکە زۆریان بەڕاستی نایانەوێت چارەسەرمان بکەن و ئەوانیش وە گوتم کەمترین شتمان پێدەدەن. دەزانی ئەمە جیاکاریە، بەڵام بەڕاستی نایانەوێت ئێمە گەشە بکەین. ئەگەر یاسای میزۆری دەربکرێت داوا لە خەڵک دەکات کە بۆ ماوەی 3 ساڵ ئەزمونێکی چڕی ناڕێکی ڕەگەزی بەڵگەداریان هەبوو بێت و لایەنی کەم 15 کاتژمێر دانیشتیان لەگەڵ دکتۆرێکدا لە ماوەی 18 مانگدا یان زیاتردا وەرگرت بێت بەر لەوەی ڕێگری لە باڵغبوون یان هۆرمۆن نەشتەرگەری یان چارەسەرکردنی بکرێت. بۆیە من هیوای ئەوە دەخوازم کەنەوەی من دوا گروپی کەسانی ڕەگەز گۆڕاو بێت کە دەبێت چاوەڕێی ئەوە بکەین تاوەکو بە تەواوەتی گەورە دەبن ئەو کات بڕیاری گۆڕینی ڕەگەزی خۆیان بدەن. هەندێک لە ڕەگەزگۆڕاوەکانی میزۆری و دابینکەرانی چاودێری تەندروستی سکاڵایان تۆمار کردووە بۆ هەڵوەشانەوەی یاساکە و دادوەرێکی ساندویسیش وادەی کاریگەریەکەی لە پێنجشەممەی ڕابردووە بۆ ڕۆژی دووشەمە دواخستووە لە کاتێکدا تاوتوی ئەوە دەکەن ئایا ڕێگری لە جێبەجێکردنی بکات لەگەڵ بەردەوامبوونی داواکارێکە لە دادگا یان نا. چاوەڕوان دەکرێت دووشەمە بڕیارێک دەربچێت.